سەرمایەکی بەتینە و بەفرێکی زۆر باریوە. ئیتر باڵندە و ئاژەڵە کێویەکان برسیانە و دەستیان بە خواردن ناکات. بەڵام ئەوەی باشە خەڵکی کوردستان هەمیشە بەڕەحمن و ئەوانیان لەبیر نەکردووە. ئەوە تا چەند گەنجێکی خۆبەخش و ژینگە پارێزی قەزای هەریر لە خەمی ئاژەڵ و باڵندە کێویەکان چەند فەردەیەک نان و گەنمیان کۆکردوێتەوە و گەیاندیانە چیای سەراورد لە سنووری خەلیفان. بەپێی ئەو دیمەنانەی تۆماریان کردووە دەبینرێت چیاکە پڕ بۆ لە بەفر و ئەوانیش چەند شوێنێکی جیاواز گەنمونانیان بۆ ڕۆ دەکەن. سۆزدار ئەحمەد ژینگە دۆستێکی ناسراوی هەریرە و بە 1964 وت بۆ دابینکردنی خۆراک بۆ ئاژەڵ و باڵندەکان پاژماوەی نانی ماڵان و نانەوەخانەکانیان لە ناو هەریر کۆ کردوێتەوە و گەنمیشیان دابین کردو و بردویانە بۆ سەر ئەو چیایە. چیای سەراورد لە دامێنی بەنداوی بێخمەیە. ژمارێکی زۆر ئاژەڵ و باڵندەی کێوی لێ دەژیت و کەوتۆتە سنووری قەزای خەلیفان. سۆزدار یەکەم جاری نییە ئەم کارانە لە سنوورەکەی ئەنجام دەدات، بەڵکو ماوەی چەند ساڵێکە لەگەڵ خزمەتکردنی ئاژەڵ و باڵندەکان کار لە سەرپاراستنی ژینگەش لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکات.